وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين، وبعد، فلا يخفى على متتبع أن لهيت چاودێرێک شێراون نییە کە لەم ڕۆژانەدا وڵاتەکەمان عێراق بە قەیرانێکی گەورە بگرە بە چەند قەیرانێکدا گوزەر دەکات کە حاڵەتی پەرتەوازەیی سیاسی و بێمتمانەی و داڕوخانی ژیان و گوزەران و خزمەتگوزاریەکان و شیرازە پچڕانی هێمنی و ئاسایشی بەرجەستە کردووە. اینجا لەبەر ڕۆشنایی فەرمایشتی خوای بەرز ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولروانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی لە بەرامبەر خوای بەرز و لە بەرامبەر خەڵکەکەماندا و وەک پابەندی بەو سوێندەوە کە خواردومانە و بەو بەڵێنەوە کە دامان لە کاتی چوونە ژوورماندا بۆ هۆڵی ئەنجومەنی نوێنەران کە گوتمان سوێند بەخوای بەرز و مەزن دەخۆم کاروبار و بەرپرسیارەتە یاساییەکانم لێبڕاوانە و دڵسۆزانە ڕاپەڕێنم و پارێزگاری لەسەر بەخۆی و کاری خۆ بەدەستخۆبوونی عێراق بکەم و ئاگاداری بەرژەوەندەکانی خەڵکەکەی بم. لەسەر خۆمم بە پێویست زانی کە وەک هەنگاوێک لە بواری هەوڵداندا بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ گیر و گرفتەکانمان و پەیداکردنی ڕێبازی ڕاست بۆ دەربازبوون لەو تنگان و قەیرانانەی کە پشویان پێسوار کردوین ئەم پرۆژێ بخەمە ڕوو کە بە کورتی ئەوەم تێدا خستوۆتە ڕوو کە پێویستە لەم قۆناغە هەستیارەدا پێی هەڵسین بۆ قوتاربوون لەم واقیعانە هەموارەی کە تێیدا دەژین. و ئەوەی کە دەمەوێت بڵێم لە دوو خاڵاندا دەیخەمە ڕوو. خاڵی یەکەم دیاریکردنی دەرد. بێگومان ناسین و دەستنیشانکردنی دەرد بە شێوەیەکی ڕاست و ورد یەکەمین و گرنگترین هەنگاوی چارەسەری هەر گرفت و کێشەیەکە. کەواتە ئایا دەرد و گرفتی ئێمە کە بەدەستیەوە جیرۆدەین چییە؟ پێم وایە ئەو دەرد و گرفتاریەی کە ئێمە لەم ڕۆژگارەمان تاڵاوی لێدەچێژین لەم قەیران و نەخۆشیانەدا خۆی دەنوێنێ. یەکەم، زاڵبوونی گیانی خۆپەرستی و بەرژەوەندیە تەسکە کەسی و بنەماڵی و دەستەگەری و حیزبیەکان بەسەرجانی کۆمەڵی و بەرژەوەندیە گشتەکاندا. دووەم، زاڵبوونی ئینتیمای حیزبی و دەستەیی و تائیفی و ناوچەیی بەسەر ئینتیمای ئیسلامی و نیشتیمانی و کرانەوە و چوونە نێو فەزای فراوانی نیشتیمان و کۆمەلگادا. سێ، ژیان بە عەقڵیەتی ڕابردوو هەڵکۆڵینی مێژوو هێنانە پێشی ڕووداوەکانی بە مەبەستی خۆشکردنی ئاگری کینە و یەکدی بوغزاندن و ڕێخۆشکردن بۆ بیرۆکەی تۆڵەستانەوە لە جیاتی ژیان لە واقیعدا و ڕوانین بۆ ئایندا. چوار، گومان و دوودڵی و بەدبینی بەرامبەر بە یەکدی لە جیاتی متمانە و دڵنیایی دووسەرە و سۆز و بەزەیی بە یەکدی داهاتنەوە. پێنج، پەنابردنە هێزی دەرەچی بۆ فشارخستنە سەر بەرامبەر و بەهێزکردنی لە جیاتی تۆکمەکردنی ڕیزی نێوخۆ و هێنانەدی و بەرجەستەکردنی ئاشتەوایی ڕاستەقینە لەسەر ئەرزی واقیع. شەش، زاڵبوونی کللتوری یەکدی دوورخستنەوە و بێبەشکردن و بێنیازی بەسەر کللتوری هاوکاری و پێکەوە ژیان و یەکدی قبوڵکردندا. حەوت، بێئاگایی لەو ڕاستیە کە وڵاتانی چەند پێکهاتە پلوڕاڵ کە عێراق یەکێکیانە ئەگەر بە گیانێکی مرۆڤایەتی و شارستانی کراوە مامەڵە لەگەڵ دیاردەی فرەییدا بکەن ئەوە حاڵەتی فرەیی دەبێتە شتێکی ئەرێنی بۆ وڵات و دەبێتە مایەی هێز و پێست. بەڵام ئەگەر بە ژیانی دەمارگیری و داخراوی و گوریس پچڕکێنە و دووبەرەچی مامەڵەی لەگەڵدا بکەن ئەوە وەک بۆمبی کات بۆ دانراو یان بەرمیلی باڕووتی لێدێ کە هەردەم ئەگەری تەقینەوەی هەیە. بەڵێ بە بۆچوونی من ئەمانن دەردە سەرچەکانمان کە پێیانەوە گرفتارین و بوونە تەمایی ئەو قەیرانانەمان کە تێیدا دەژین و من بڕوام وایە ڕیشەی ئەم دەردە سەرچانەمان لە زەوی ڕژێمی باسی ڕووخاودا ڕواوە. بۆیە پێویستە ئەو پەڕی توانامان بخینەگەڕ بۆ خاوپێکردنەوە و بژارکردنی مێشک و دڵ و ڕەفتارەکانمان لە سەرجەم ئەو لاری و پەستی و لادانانەی کە ڕژێمی ڕووخاو لەسەر کەسایەتیمان جێی هێشتون وەک چۆن وڵاتمان لە دام و دەستگا خراپەکانی پاکردەوە و هەرگیز نابێ ئەوە لە یاد بکەین کە هەتا ئێستاش بە تەواوی لە پاشماوەی فکری و کللتوری و ڕەفتاری ڕژێمی بەعز تار نەبووین کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا لە ژیانماندا جێگیری کردووە.
ئەوەشم تەنیا بۆیە باس کرد تاکو بزانین لەکوێوە زەفەرمان پێبراوە و تاکو بزانین کە کەسایەتی تاچی عێراقی پێویستی بە ڕاستکردنەوەیەکی قوڵ و چارەسەرێکی جددی هەیە و نەڕاست و نەماقوڵیشە کە داگیرکەر بکەینە عەلاقەیەک و سەرجەم عیب و هەڵەکانی خۆمانی پێوە هەڵواسین بەڵکو بە پێچەوانەوە خودی هاتنی داگیرکەر و داگیرکردن بە وڵاتەکەمانیش یەکێکە لە بەرهەمەتاڵەکانی درەختی واقعی نەخۆش و دەردەدارمان چونکە بێگومان گەلان هەتا ئامادەی چەوسێنرانەوەیان نەبێ ناچەوسێنرێنەوە و خاچیشیان داگیر ناکرێت هەتا شایستەی و ئامادەی داگیرکرانیان نەبێ خوش تبارك وتعالى لو بارو فرميتي أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم وتآية كاتك بلايكتان بسرهات كأيوة بيشتر دوقاتي أوتان بسر دجمن هنابو قلتان أولا تشوبو بلاي أولا لان خوتان أوبو خاڵی دووەم ڕێگای چارەسەر دیارە دەربازبوون لە واقعی ئێستامان ئاسان نییە و چارەسەر و دەرمانێکی ئامادەمان لەبەر دەستدا نییە بەڵام مستەحیلیش نییە کوتراویشە ڕێی 1000 میل بە هەنگاوێک دەست پێ دەکات هەنگاوی یەکەمیش بەڕای من بۆ قوتاربوون لەم قەیرانەمان ئەوەیە کە خوای بەرز فەرموویەتی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم واتە بێگومان حاڵی هیچ کۆمەڵێک ناگۆڕێ هەتا ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن هەڵبەتە واقعی تاکو کۆمەلگاکانیش تەنیا ڕنگدانەوەی دەرونیان و ئەو بیر و ڕاو هەست و نەست و ڕەفتارانەیانە کە هەڵیان گرتووە بۆیە پێویستە بۆ چاککردنی بارودۆخمان لە چاکسازیکردن لە خۆماندا دەست پێ بکەین ئەویش بەم هەنگاوانەی خوارەوە یەک گەڕانەوەمان بۆ ڕەسەنایەتی ئیسلامیمان بەهۆی دەستگرتنمانە بەوەحی لە هەڵەپارێزراوی بەرجەستە لە قورئان و سوننەتدا و فڕێدانی دەمارگیری کوێرانە بۆ تائیفە و مەزهەب و حیزب و نەتەوە و ناوچە و هەروەها ئاشکراشە کە تاکە ناوێک کە خوا بۆی هەڵبژاردوین وەک ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بريتية لمسلمانان وكفرميتي هو سماكم المسلمين من قبل وفي هذا ليكون الرسول شهيدا عليكم وتكونوا شهداء على الناس واتا خوا لپیشدا و لمجدا ناوی لێناون مسلمان تاکو پێغەمبەر بەسەرتانەوە شاید بێ و ئێوەش بەسەر خەڵکەوە شاید بن بەڵام ناو و نیشانەکانی دیکە ئەوە خۆمان پەیدامان کردوون و بەشێکن لە مێژومان و بەشێک نین لەو ئاینەمان کە خوای بەرز لەسەری پێویست کردوین اینجا ئەگەر نەشگونجێ دەستبەرداریان ببین ئەوە دەگونجێ کە بۆیان دەمارگیر نەبین و نەیان کەینە بناغەی دینداری و دۆستایەتیمان دوو و بەگەڕانەوەشمان بۆ ڕەسەنایەتی ئیسلامی هەڵقوڵاومان لە قورئانی مەزن یەکریزی و برایەتی و ناسینی و لێبوردەیی و سینگفراوانیمان لە نێو خۆماندا چنگ دەکەوێ وەک خوشک و برایانێکی ئیماندار إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون واتە ئەم کۆمەڵەتان یەک کۆمەڵە ومن پەروەردگارتانم دەجا بەسە من بپەرستن إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون وتبيغمان برواداران تنیا برا و خوشکی یەکدین دەجا ئاشتەوایی لە نێوان دوو برای ناکۆکتاندا بکەن و پارێز لە خوا بکەن بەڵکو بەزەییتان لەگەڵ بنوێنرێ هەروەها بەگەڕانەوەمان بۆ ڕەسەنایەتی ئیسلامیمان دەبینین کە بناغە شەرعیەکانی هەڵسوکەوت لەگەڵ هاوڵاتیانی دیکەمان لە شوێن کەوتوانی ئاین و فیکرەکانی دیکەدا کە لە نیشتیمان و مێژوو شارستانێتی و کللتوردا لەگەڵمان هاوبەشن بریتین لە هاوکاری لەسەر چاکەکاری و پارێزکاری و دادگەری و چاکە و بەخشین و وتوێژی بنیاتنەر وەک خوای بەرز فەرموویەتی وتعاونوا على البر والتقوى واتا لەسەر چاکەکاری و پارێزکاری هاوکاری یەکدی بکەن وفەرموویەتی لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين وتخوا چاکەکردن و بەخشینتان لەگەڵ ئەوانەدا کە لەسەر دین لەگەڵتان نەجەنگاون و لە ماڵ و حاڵتان وەدەریان نەناون لێ قەدەغە ناکات بێگومان خوا بەخشەرانی خۆش دەوێن وفەرموویەتی ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن واتا وبچاکترین شێوە نەبێ لەگەڵ خاوەن کتێبەکاندا مشت و مڕ و قسە مەکەن و پێشەوایانیشمان لەو بارەوە گوتوویانە لەهم ما لنا وعليهم ما علينا واتە ماف و ئەرچیان وەک هی ئێمەیە سێ پابەندی بە دەستور و بەو ڕێککەوتنامە دوو قۆڵی و چەند قۆڵیانەوە کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئیمزا کراون بۆ جێبەجێکردنی فەرمانی خوا یا ئەیها الذین آمنوا ئەوفوا بالعقود واتە ئەی بڕوادارینە پەیمان و بەڵێنەکان جێبەجێ بکەن دیارە دەستوریش ئەو چوارچێوە یاسایی و فکری و سیاسیەیە کە قەوارە سیاسیە تازەکانمان لەسەر بنیات نراوە چوار قەدەغەکردن و بەتاواندانانی پەنابردنە هێز و لایەنی دەرەچی و پشت بێبەستنی لە کاتی ناکۆچی و دووبەرەچێدا و پشتبەستن بە وتوێژ و دانوستان وەک تاکە
بنکە ڕێباز بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە نێوخۆییەکان چونکە بەڵگەنەویستە کە دەستێوەردانی دەرەچی لەگەڵ سربەخۆیی و خاوەنی بڕیاری خۆبوون و بەرژەوەندێ نیشتیمانیەکاندا تێک دەگیرێ و هیچ دەوڵەتێکیش دەزوەر ناداتە کاروبارمان مەگەر لەسەر حسابی بەرژەوەندیەکانمان و بۆ لێکترازاندنی ڕیزەکانمان و یەکێتی نیشتیمان و وڵاتمان. 5 دڵنیا و مسۆگەربوون لەوە کە ئێمە هیچ بەدیلێکمان نییە بۆ بەڕێوەبردننی وڵات عێراقی تازەمان لەسەر بناغی وەکیەکبوون ڕێزی دووسرە و هاوکاری بنیاتنەرا و لەسەر هاوبەشی نیشتیمانی و دادگەری و یەکسانی و یەکتی قبولکردن و بێگومان پراوێزخستنی هەر پێکاتێکی عێراق هەر قەبارە و ژمارەیەکی هەبێ ڕاستەوخۆ لەگەڵ ئەم بنەمایەدا تێک دەگیرێ. وە لە کۆتاییدا دەڵێم با شۆڕش و ڕاپەڕینە جەماوەریەکان لە دژی ڕژێمە دیکتاتۆریە تاکڕەویە خۆسەپێنەرەکانی وڵاتانی عەرەبی بەبێ هەڵاواردن هاندەرێکی بەهێزی چاو بەخۆدا جێڕانەوەمان بن لە هەموو ئاستەکاندا و با بەوە هەڵ نەخەڵەتین کە ئێمە عێراقی یەکەمین وڵات بووین کە بەڕووی ڕژێمێکی دیکتاتۆری خۆسەپێن و چەوسێنەردا ڕاپەڕین و خەیاڵپڵاوی ئەوە نەکەین کە دوورین لە تووڕێی و ڕاپەڕینی جەماوەر. هەڵبەتە گەلی عێراقی خۆڕاگریشمان زۆری تەحمل کرد چ لە ڕۆژگاری ڕژێمی پێشودا و چ لە ڕووی داگیرکاری ئەمریکاش بۆیە زۆر حەقی لەسەرمانە کەواتە با هەمومان لە ئاستی قوربانی و هیوایەتەکانی دابین و لە ئاست بەرپرسیارەتیشمان دابین لە بەرامبەریدا. خوا پشتیوانی هەمولایەکمان بێت لەسەر جێبەجێکردنی بەرپرسیارەتیمان لە بەرامبەر خەڵکەکەماندا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. عەلی باپیر دەی 2011 بەغدا.